چوومە دەرەی وڵات بیرم کردەوە لۆ وڵاتان لە پێشەمەنە گەیشتمە ئەو قەناعەتەی کە تورکیا لە تەنیشتە مەیە بەڵام 100 ساڵ لە پێشەمەیە لە خزمەتکردنی تەندروستی لە بۆ هاوڵاتیەکانی خۆی. ئێستا چ بکەین ئەمە وەکو دکتۆرێک چ بکەین و سەرچاوەکی مرۆیی زۆرمان هەیە و خەڵکی باشیشمان زۆر هەیە هەستاین ڕێگە چارە لە بۆ ئەوی تاوەکو دکتۆر جوان دەربکەویتەوە چونکە هەر دکتۆرێکی دەیبینی دنیایەک ماندی بووە منداڵێکەشمان وەکی منداڵی خەڵکی نەبووە کەوا خەریکی گەمە و لەعبوو لەهوو بووین زۆر چونکە هەر لە منداڵیەوە دەرسمان خوێندە لە منداڵیەوە ماندی بووینە لە پۆلی شەشەوە هیلاک بووینە کە چووینە کولی طبیش ماندی بووینە لەگەڵ ئەوەشدا کاتێک کە تەماشا واقعم کرد هەر لە پشت سەیتەرەوە کە مەزرعەکانمان دەدید ئەو مەزرعانە چەندی دکتۆرەکانە یعنی ئێستا کە هەر لە پشت مەنزیخانەی شێرەوە بڕۆ لەو سەر هەتا ئەو سەری باوەڕ ناکەم 2 دکتۆر مەزرعی هەبێنە ئەو مەزرعانە بەڵام هەر ناوی دکتۆری بەدبوو هەردایان گوت دکتۆر قۆڵبڕە هەر دکتۆر مجریمە هەر دکتۆر پارەخۆرە یعنی ئەو هەلا وەصف دەکرا یعنی ناوی دکتۆری زۆر ناشرین کرابوو ئیدی ناوی خۆمان لێهینە بە پشتوانی خۆی گەورە چوومە لای دەوڵەمەندەکان لای ئەوەی کە هەستان بە دیلی میهرەبانیمان دروست کرد میهرەبانی ڕاستە تێشی و قیامەتە بەڵام جوانکردنی ناوی دکتۆریە یعنی بەس بە مهنەکەی خۆم یعنی تانیمان ئەلحەمدولیلا لە دەیان منبەری مزگەوت باسمان بکرێتن دەیان کەس شعری بنووسیتن لەبەر چ نەک لەبەر ئەوەی ئەمەوە من بەلاوە گرنگ بیتن چونکە ئەمن یەک دوعای خێر بە هەموو شعرەکانی کە لەسەرمدا نایگۆڕمەوە ئەوەی بەلامانەوە گرنگە دوعای خێرە و خێری بە ئاشکراش زۆر قورسترە لە خێری بەنیهێنی زۆر لە دکتۆرەکاندا گوت ئەمە خێری بەنیهێنی دەکەین فەقیرە کات معالەجەی دەکەین بەڵام بە حکمی ئەوەی کە بەخۆشم لە ژیانی فەقیری ژیا بووم پێش ئەوەی کە دەست بەو خێرەی بکەم فەقیر بوویمە و زۆربەی ئەو دکتۆرانێک کە لە میهرەبانی هاتینە مشارەکەیان کردی و منداڵە فەقیر بووینە فەقیر طبیعەتێکی هەیە عزەتی هەیە عزەت فەقیر ناری فەقیرم بژمریتن ناری فەقیرم ناری وە ناری طبیعەتی ئەو هەڵێ هەست عزەتێکی هەیە لۆیەکە ئەمە هەستان میهرەبانیماندانە میهرەبانی لە پێناو هەست و شعوری نەخۆشی هەژار یارمەتی دەوڕەمەندانیش دەدەین کاتی عیادەکەم کردە 5,000 دینار خۆ ئەگەرم لێستا بیکەم و 20,000 دیناریش دڵنیامە نەخۆشم دەبی ئەگەر وەکو هەندێک کەسی کە باز دەکاتن لە جاتۆی 100 نەخۆشی ببینم دڵنیامە 20 نەخۆشم دەبی دڵنیامە 15 نەخۆشم دەبی ئەگەر بیکەم و 20,000ش چونکە یەک لە هەڵەبجەی دێ لە دۆچی دێ لە زاخۆی دێ لە نەخۆش لە بەسڕای هاتی تەکنەما لەبەر ئەوەی نە عیادەکەمان هەرزانە لەبەر ئەوەی سیقەی دروست کردیە ئەمەی خۆش دەوێتن حەز دەکا ئەمە ببینە معالجی نەک لەبەر ئەوەی ئەمە سعرمان هەرزانە بەڵام ئێستا کە ئایا ئەمە ئەو سعرەمان هەرزان کردیە وەکو ڕیکلامێک هەرزانمان کردیە تا وەکو ڕایان بچێشین یان وەکو سەدەقە جارێک و وەکو خێرەک و وەکو تێشۆشی قیامەت هەرزانمان کردی ئەوە زۆر زۆر گرنگە نیەتی کەسەکان دەور دەبینیتن خۆشەویستان یعنی کاتێک ئەمە هاتینە لە میهرەبانی کۆبووینەوە لەبەر ئەوەی دەمانەوێتن بزنس بکەین یان دەمانەوێت ئیشێکی جوان بکەین دڵنیا بن میهرەبانی تانیتی ناوی دکتۆری زۆر زۆر جوان بکە جێگەی شانازیە کە دکتۆرێک بی لە ناو موئەسسەی بیتن کە ئەو موئەسسە خاوەندایەتی 170 دەکاتن ئێستا کە 146 ڕەتیدایە لە ناو کۆی 7,500 پشتی 3,452 پشتی وەقف کرایە و کرایتە خێرەی جاریە کە مەجلیس ئیدارە و بەڕێدەباتن مەجلیس ئیدارەش چاوی لەو پارانە نییە چونکە ئەمنێکەکەم لەوان سێەکەیت کەش دەوڵەمەندەکانی دنیاە و گروپی میهرەبانی دەکەسن هەر دەکەسیان سەرکەوتونە لە حیاتیاندا یعنی گەویشتینە مەرحەلەی سەرکەوتن لە حیاتدا هەموو شتەکانیان هەیە ئەو شتانی کە لە دنیای ئینسان لۆی هەوڵدەدا هەمیان هەیە ئەو جەهاتینە کۆبووینەوە تاوەکو یارمەتی خەڵکی بکەین و ئەو دکتۆرانی کە لێرپانەشن بە دڵنیاییەوە ئەنگۆ هەمووتان دەوڵەمەندی دنیاە ئیشەئەڵڵا دەوڵەمەندی قیامەت دەبن چونکە دکتۆر بەس زەمن لە پێشی ڕەت ببی ئۆتۆماتیشی دەورەمەند دەبیتن لێیەکە چەند مهمە دەستی باڵابی و بە هەمومان بتانین خزمەتێکی زۆر نەوەی بکەین